دوو پرسیارم هەیە. یەکەم وەکو خۆتە زانی گەشتوونێتە ڕۆژێک تەکنەلۆژیا بەرەو پێش چووە. لە ڕێم تەکنەلۆژیایەوە یعنی زۆربەی هەم گەورەکان هەم گەنجەکان هەم مناڵەکان بەلاڕێیە ڕۆیشتون بەداخەوە. جاری وا هەیە دایک و باوکەکە هیچ خۆی بە شێوەیەکی غەڵەت بەکارهێنێ. تۆ کە خوشکی گەورەی یان برای گەورەی لە ماڵەوە حەز ناکەی خوشک و براکە و نەفسی ئەو شتە دووبارە بکەنەوە، بەڵام گوێ لێ ناگرن ئەڵێن من وەکو باوکم یان وەکو دایکم بەکارهێنم. ئەمە یعنی چارەسەری چییە؟ لەگەڵەوەی کە قسە لەگەڵ باوکو دایکەکە کرابێ کە چەند جارێک پێی وترابێ ناکرێت لە بەروی مناڵەکانیش چاو لەو شتی تۆکەن. پرسیاری دووەم، مناڵ وەکو خۆ وتێ جاری وا هەیە مناڵ حەزی بە شتێک و حەزی بە شتێک نییە. ئێمە من خوشکێکم هەیە زۆر حەزی بە خوێندن نییە و زۆر حەزی بە چوونە دەرەوەیە. جاری وا هەیە کە پێڵیم بخوێنە ئەنجا ئەچیتە دەرەوە لەکە ئەسنای خوێندنەکەیە دەست بە گریانەکە وای لێکە عنی دێکم هەراسانەکە بە گریان و عینادەکەی دێک مەڵە بڕۆ دەرەوە یان تووڕەبوونی دایکەکە. پۆلی چواری سەرەتاییە. بەڵێ یعنی عینادەکەشی یعنی زۆر عینادە. ئەوە نییە بڵێ عینات یعنی ئینکاریکی ئاسایی بێ. بەخێوتان نەکردووە نازدار نییە لەبەرەوەی مناڵە نە ئاخر مناڵ نییە، یەکدانە پێش ئاخیرە، بەس لەبەرەوەی درەنگ زمانی گرتووە و درەنگ پێی گرتووە نازێکی هەیە. گەشەی دوانەکەوتووە لە مەکتەب کێشەی نییە؟ وەڵا حەسەب ئەوەی کە بە دواچوونی بۆکەم خۆم گەشەی یعنی گەشەی بەڵێ ئەگەر بێت و دایکەکە یعنی هاواری بەسەرا بکەیان قسەی پێ بڵێ ئەو کاردانەی خراپ لەسەر مناڵەکە دروستەکە. زۆر سپاس بابخان. وەڵاهی بەنسبەت تەکنەلۆژیا زۆر قسەمان لەسەر کردو جەناب دەزانی، یعنی ئەو تەکنەلۆژیای هاتووەتە ماڵەکانمان هەر لە ڕادیۆ و تەلەڤیزۆن و مۆبایل و ئایپاد و هەموو ئەمانە دوولایەنەیە کچی من، لایەنی باشیە و لایەنی خراپی هەیە. ئێستا ئەو مۆبایلەی بەدەست جەنابتەوەی ئەو مایکەی بەدەست جەنابتەوە ئەو مۆبایلەی لایەن بە ڕێزانە هەیە، ئەتوانی خراپ بەکاری بێنی ئەتوانی باش بەکاری بێنی کەوێتۆ سەر ئێمە. یعنی ئێستا من زۆر خەڵکە ناسم لە زۆر مناسبەتە باسم کردووە لە ڕێگەی ئەنتەرنێت و فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان نازان چێ و بڕواتان هەبێ زۆر زمان فێر بوو، یعنی یەک دوو زمان فێر بوو لە جیاتی بچێتە پەیمانگایە بچێتە خولەوە پارە سەڵ بکات لە ڕێگەی ئەوە فێر بوو. فێری خەیاتی بووە، فێری جلد و بڵێن دوورین پەردە دوورین، یعنی سەرچاوەیەکی بژەی بۆ خۆی پیا کردۆبەوە. ئەجا کەی ویستیشی گۆرانیشی خۆشی تایە چیتیایە فێری چێژلێنان بۆ نمونە. ئەگەر ئێمە باوکو دایکەکەی ئەوەی جەناب دەڵێ بەم شێوە بەکاری بێنێ مناڵەکەش بەکاری بێنی کێشەمان نییە، چونکە هەموو جیهانی بۆ هێناوینتە ماڵەوە. بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە ئەم تەکنەلۆژیا هاتە ناومان خراپ بەکارێنێ. لە جیاتی بچین سەیری شتی باسکەین سەیری شتی خراپەکەین، جنێ و فێرەبین لێەوە ئینحرافەکەین، لادانەکەین، ماڵی خەڵک کاولەکەین، ماڵی خۆمان کاولەکەین، ئەمە کێشەکەیە. اینجا ئەبێ ئێمە وەکو دایک و باوک بزانیم مناڵەکەمان سەیری چیەکە و بۆچی بەکارین و ماوەکەشی دیاری بکەین، نابێت زۆر بەکاری بێنێ. یعنی خۆی جارێ مناڵ هەتا 2 ساڵان نابێ بە هیچ شێوەی ئایپاتی بیتێ بەدا خوندی دایک باوکەی ئاوە لە بەردەمیاندانی و نانەکەی یاتێ جاران مای غەریبیانەیە ئێزا بووە بە ئایپاد غەریب ئەمەش کێشەیە بەڕێزان. کۆمەڵی پزیشکی ئەمریکی ئەڵێ بە هیچ شێوە تا 2 ساڵان چونکە مێشکی لە گەشەکردن نایە تەحملی ئەم هەموو تیشکە ناکە شیعی کارۆمەغناطیسی کە لەم شاشەیە دەرەچێت تەحملی ئەو هەموو شتە ناکە تایەتی مناڵ ئەبێ لەو تەمەنەیە لە شوێنێکا بێ بێ لای بۆکە داژی قسەی لەگەڵاکە یاریە شتەکە نەگەمە اینجا گەورەش بێ نابێت لە 4 سەعات زیاتر بێ مەسەڵەن دایک و باوکێ خۆیان 9 سەعات لەبەردەما ئێ مناڵەکانیان چۆن بە مناڵێک گەڵێڵی سیر مەکە باوکو دایکی سەیریکە ئەمە کێشەکەیە. چونکە دایک و باوک قودۆ پێشەنگن بەڕێزان ئەبێ ئێمە کە شتێ زانین غەڵەتە بەدەم پێی نەڵێن غەڵەتە. باوکەکە جگەرا کێشە فیشکی نێرگەلا کێشە بە کوڕەکە شەڵێ خراپە ئەگەر خراپە تۆ بۆی کێشی چونکە مناڵەکانمان سەیری ڕەفتارمانەکەن سەیری سلوکمانەکەن بەڕێزان جۆ لە قسەکانمان ناگرن چونکە ئەسڵەن ئەوەی منافقی دووڕۆییە من جگەرە کێشم بە مناڵەکەم بڵم جگەرەمە کێشە ئەی بۆی کێشی خۆت ئەگەر خراپە. لەبەرەوە ئەمە بەنسبەت پرسیاری دووەم وەکو جەنابە وتە یەکەم نازی زۆر دراوە بە مناڵە لەبەرەوەی تۆزێک گەشەی دواکەوتووە ئینجامە بۆ دوو هۆکارەگەڕێت و هەندێک ئەوانەی کە گەشەیان دواکەوتووە خوێندنەکە زەحمەتە بۆیان باوکە ئەنجا ئەو بێ لوژنەیە بیبینێ تواناک عقلەکانی بزانێ چەند زەرەری لێکەوتووە ئایا ئەم منهەجەی کە دانراوە بڵێن بۆ نمونە 4 بنەڕەتی 3 بنەڕەتی ئەم مناڵە تەمەنی 10 ساڵە
توانە عقلەکانی زەرەری پێ نەکەوتووە دوان نەکەوتووە ئەتوانێ منهەجە ئەگەر منهەجەکەی پێ لەبەر نەکرێ قورسە بۆیە ئیزعاجە بە هیچ شتێ ناگات لە بیرێکێتەوە بۆیە یاریکردنەکە خۆشە ئەبێ جاری یەکەم ئەم مناڵە دەستنیشان بکرێ ئایا فعلا تواناکانی هی ئەوەی ئەم منهەجە ئەگەر نا ئەبێ پۆلی تایبەتی بۆ بکرێتەوانێ ئێمە لە سلێمانی چەند مەکتەبێکمان هەیە پۆلی تایبەتە ئەو مناڵانی کە گەشیان دواکەوتووە ئۆتیزمە داون سیندرۆمە بیر کۆڵە گەشەی دواکەوتووە وەکو پێویست فێر نابێ لەو پۆلەدایان یعنی منهەجی پۆلی یەکی سەرەتایی بۆکەین بە 2 ساڵ چونکە تواناکانی ئەوەی چی بکەین دەسەڵات نییە لە پۆلی ئاسایی بێ قورسە هەم دەریش ناچێم کێشە بۆ مناڵەکانی تر دروستەکە لە هەمان کاتیشا وەکو وتم ئەو یاسای پریماکەی لەگەڵا بەکاربێنن بڵێ باشە وەرە سعیەکە و کە تۆش یارمەتی بە بادایکش یارمەتی بە خوشک و براتانی یارمەتی بە منهەجەکەی بۆ بچووکەنەوە بڵێن 2 لاپەڕێ هەر 2 لاپەڕەکەی پێمەڵە نیو لاپەڕی پێ بڵێن بۆ نمونە اینجا با بڕە تۆ زیاریکە اینجا بێتەوە نیو لاپەڕی تر ئەگەر بەو شێوەیە ڕۆی باشە بەو شێوەیەش نەڕوومانەیە بە گەشەی دواکەوتووە منهەجەکە قورسە بۆیە لێی بێزارە بێت ئێستا شتێکی قورسیش بە تۆ بڵێن تۆی لێی بێزارە بیت و تواناو نییە متابعیکەی بە دوای شتێکی تر ئاگەڕی زۆر سوپاس